صباح تفان بخير بالهرج من البنت تماشاوان گودارن من هجا گلستان محمد امینم دو روز باشه ایرویا کردستان 24 دوباره دیگه لود بم و که تمیم چندین بابت مجار آماده کرده کو درجه های ویدم جمره ده آنکو دم کو در فتحه آمه بفدوره بشوپین و تمیم بالا بکشن سر دو مجاران و چندین نوچه و زانیاری هنه کومه بفدوره پار و بکن یک جوان مجارن هری سرکی او گرنگ او جی گرنگیدان به برهمن خمالی و کمدید چند روزن در باز بوده نرازین جوتیارن هرما کردستانه مگلکی برچاو دیتن و هر وها در کتبون و نرازایتی خوشی در دبرین و لالی که دنجی مباله بکشن سر سپوره سر ورزش صباحا بتایبتی هنی هم زارن کو هولندش جوانیه تنه وکرن تنه گرتن قپاد دبن دیسان دوکن اویک گلک جاران تکلیه درست که تبلیه هویه درست که بتایبتی جوان کسین کو حاجت كنت ميرا هنا ردقلوا بفجد قرا هنا رك تايبت همي في مجاري بدنا بحث كرن دس بيكي وقت مي بكورتيك كرمكن دهما بحثا مجارك كرا وجيل سر زندانيين هرما كردستاني لديار كسروكي حكومة هرما كردستاني رزامندي لسر پیدان مولات درش خیان بزندانیان و هزار روح سزادراوان دعوا کوهستان محمد وزیر کارو بارن جواکی به کردستان 24 و راگهان کو مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان رضامندی دایا کو مولات سه مانگ به سزادراوان بداین جبو کو وان بشنا مالنوان راگهان جی اگر ویروس کرونا بردوام به دویگش پیدانه ده او مولات سه وندنجی جوان زندانیان را نو بکن وزیر کارو بارن جواکی گوچی چهارشنبه به اف پرسودنا برنامه کار جوین انجمن وزیران داده لالی کیدن سپاه سالار عراقی را دگهنه کو ناوند هاوهنگی دناورا پشمرگه و سپاه عراقی سقامگیری و آرامی جبو کرکوک دوگرینه عبدالامیر یارالله سپاه سالار عراقی د سردانه که دش بو بارگه پولیس فدرال پارزگه کرکوک راگهان کو ناوند هاوهنگی دگل هیزن پشمرگه سقامگیری و آرامی جبو پارزگه دست بسر دکه. اما جبوی که جدا کو دانستاندن درباره تکلیند نوارا هزن فدرال و پشمرگیان دا و چوانی کار کرنه جبو انجام دان هنگو هارتنان ده پیناو سقامگیری و آرامی کرکوک ده پنگاو هاتنه داین. راگهانجی کوانگی نوارا سوپا و پشمرگه اسایشا کرکوک امسو گردکه. لالیکی دن سرک وزیر عراقی رادگهینه کو اورنادن به تو کسی و آلیکی کو عراقی بکنه ولات چتایان مصطفی کاظمی سرک وزیر عراقی دجوین انجمن وزیران دراگهان کو هر کسک دستی وینا د تیرور کرنا هیشام هاشمی ده هبه او ابتندرین شوا بین سزادان و دادگهی کرن راگهانجی کو اورنادن و آلوزیان سیاسی و کودنا با آخا عراق دهبن و جخت السروية كي جيكر تكذكر كو او بتندير بروي حموان جروب و آليان ببن كو تخوازن عراقي بكنا ولاتي تشتهيان لاليكي دنو لگريسپي تقينك لگريسپي رودا و شش کسانجي جانا خواج دستدان و چند کسین دنجي بريندار بون پیامنری کردستان 24 راگهاند کو اتومبیلک بمبرش کری دناو بازار گریسپی روجاوای کردستان ده دبردم نانخانه که دل نزیکی ریوبرایتیا شاردریاوی بازاری تقی د انجام به تقینه دجی شش کسان جان خواج دزدانه و هجمارکن دنجی بریندار بونه پیامنری کردستان 24 راگهانجی کو بریندار جبو چهار سر کرنه حتنا شیاندن جبولات ترکیه و دناف قربانیان دجی هجمارک جزارو کن هیا کرته اما بسر هفدهات آن هجمه هنوچه و زانیاریان بهدوره بشوپینه.
هەنوچەیان خۆش هەنە دەربارەی کوردستانê û pêşveçûnên buharên pizîşkî de ji alî xwe ve kompaniyeke Herêma Kurdistanê dermanê çareseriyê ji bo koronayê berhem tîne. Kompaniyeke navxweya Herêma Kurdistanê wê dermanê çareseriya koronayê berhem bîne. Şaxewan Zahir Diktor Şaxewan bêguman berpirsê bazarkirinê di kompaniya berhemanîna derman de ji bo Kurdistan 24 gihan ku bi alîkariya pisporên cîhanî ew bi serkeftî dermanê Vabîvîr ji bo çareseriya koronayê berhemanîne. Dibêje jî biryara di çend rojên bêde li biriya Wezareta Tenduristiya Iraqê wê ev derman bi ser hemû nexweşxaneyan de ên bi taybetî tuşbûyên koronayê têda ye wê bêne daweşkirin û got jî ku ev derman wê pişka Herêma Kurdistanê jî têde hebe. ئەم دەرمانە عیلاجە یاکو پاڵپشتی عیلاج نییە بەڵکو عیلاجە بۆ حاڵەتی مامناوەند و حاڵەتی زۆر توندە و کەسانی کە توش بوون لە سنتەرەکانی چارەسەری کۆرۆنا بەکار دێت. ئەم دەرمانە ئەمڕۆ کە ئەمە ڕامانگەیاند ئەمە تقریبان 4 مانگ دەبێت لەسەر خەتین لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان بۆی بتوانین تەکنۆلۆژیا دروستکردنی ئەم دەرمانە بهێنە ناوخۆی کوردستان و عێراق دروستی بکەین. ئەم دەرمانە بە خۆشحاڵیەوە تقریبان 2 هەفتە پێش ئێستا حکوومەتی عێراقی لە پرۆتۆکۆڵی عیلاجی خۆیدا بۆ چارەسەرکردنی کۆڤید بەکاری کۆڤید 19 جێگیری کردووە. پێشتری چەند وڵاتێک وەکو رووسیا و یابان و ئیمارات و هند ئەوان جێگیریان کردوو لە چارەسەرکردنی بەرکەوتوانیان توشبوانی کۆرۆنای نوێ. دەرمانەکە بە براندنەیمی فابیڤیر کە بە ناوی زانستی فابی پیراڤیرە ئەمڕۆ بڕی یەکەم نێردراوە بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقی کە لە ئاساس ئەمە ئیتفاقیەکەمان لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقا کە دابەش دەکرێت بەسەر هەموو سنتەرەکانی چارەسەرکردنی کۆرۆنا لە عێراق و لەو بەڕەش بەشێکی بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت. Vêce wek hûn zanin em timî bi aliyê em ku biriya peyamnêrên xwe em dawî zanyarî û nûçeyan werdigirin ji bajar û bajarokên Kurdistanê û ger derfet jî hebe bêguman mêj derve jî werbigirin. Ana hecî hevkara min Rejîn Ehmed ji bajarê Duhokê wê digel me bê. Rejîn roj baş ka ji mir bêje roja xwe te çawa dest pê kir dest pêke û te çi ji me re behes kir kerem ke. بله گلستان سپیداتا جی باش بیتن تا نوکنک هتیه برک از بخیر هاتنا تبکم جبو خیزانامه آمازنا کردستان 24 اسنها لپارزگاه دو کمه بخیر هاتی سرچام لویر جهه که تایبت هیا کد بیجنه چایخانه شهیدان کو همو وینین شهیدین شر داعشه لویر هنه کو وینا و کرستینوان کو گلک وینا لهمبر کو کرستینوان ین کوین لشکری لویره هنه گلک جه که جوان و سرنجراکیشه گلک گشتیار دپار سال دا سردانا ویجهی کر بوج بودیت ناوان وینان از پتر زانیاری آج کاک متینی والگرم که او خدا نوی چای خانه باس ل چوانیا هزرا وی چای خانه بکد کاک متین بوم بحث که دشار داعش دا مگل شهیدان و چا اف هزرا کر جبو هنده که چای خانه که صاب دانن دست بگی از خیرات نویت یم هزراوی چخونی اوت شرایط آنج دو وقت روزانه چندین قهرمان و چندین شهید مجدزدان ما فرزانی کو هم جه کی بدانی کو بناوی چخانه شهید و پوینه و جلو برگتوام خملینین بحثین دکم خلق چوات هنتن کو دیاره کو دبار سال داره جا گلک گشتیارات هات لی افساله گشتیار دینن افساله چه خلق تدفع بو خارنان بیانی بار که یعنی تصالت بوری دا روزانه ام یعنی خلک بیانی تا دف مجبوریه دو که سلیمانیش هولیرش حتیش تلویزیونت اجنبی تا ندف مکو بودی نوان وینا ل افصال دا کوش بر ویشه یعنی پیش گشتیارت کیم بس هر خلک پارزگاه دو که همی روزانه سردان آوریت کنو زارویت وان شهیدا و عیال وان شهیدا روزانه الفری بود نوان وینا متین بوم بحث که چند توینا ندیسان همو شهیدن شردا عشنا اول شهید شهر داعش نویه دیجی که تگاکی منافده بس یه شهر داعش دفعه بادینان هم میت کم کریم بفرق جدایی 630 تصریت به ورگلیت 80 شهر بین 630 بحثين كم تشتي سرن شراكشيان يه غريب كو بزحمت دستكت بيتي شهيده كي دنافي چایخانه ده هيا بخودي وينتوانا ما كل بيجن خلب ركراشه ده خزانه عيال الشهيد ما يدكم كرين بس با جلو برگتوان بجاكي بزحمت ما يدكم كرين بس با اوجي ما ضرادك يدكم كرين اول جلو برگتوانا ما بصلاله هشتا خوين بيفا اول بصلاله هشتا تقن وقت شريط لصق فن باران هادي ما تقنرا
يعني حتى او هویای پاکتا جگارا میت اینان یعنی شهیده که بس پاکتا جگارا گردیک مالای و هویای ما هویای نای همیتش میت کم کرین زور سپاس بوده که کلمه آماده بوی ولی دیاره که تشتان جی گلک آخوشش گلک جوران پکتید باز لوان کلوپلن لویره بکم گلستان دیاره که هم بیت ناوتوام درستی نزانم جبر که تشتن لشکری نله پستالن که اویا شهید لیوا واحد که ولیا زن چندین شهید دی که ین شر داعشه بتنی نزیکی 10 بو 15 وینین شهیدین دی تدهنه لهمو مخابنی و افهمو وینین تهنا دیتن ین شر داعشه بله بگمان بله جانوای بله کاکماتین سوجورا يعني سر نویشی ولی هاد بی پی و بریندار بی بس با شهید نبی جاره گادی چو شاری پی و شهید بی باس لندت کد که اوه ساجوره که شهیدیه بله اول سر نویشی پی و ساشمه هاد وی کد یعنی بریندار گلب گرانی بریندار بی پشتی هنگی چاک بی جاره گادی چو شاری شهید بی و مانتینه بی کاکماتین بله گلستان از زفر ما دفته بله بگمان هر وقت میگوتی رحی و شاد به و گلک سپاس جبوی بخیر هاتنه تدناف خیره دبه و نوشین جام بجی تاشتیاته همو پیاملره مصبات گل ما درباز من الجهه خوشن تاشتیت خون ام جی بس لو میزین انت ما شبکن ها گلک سپاس افکارم رجین احمد باشه ردی هو که بعد گل بوی بجا دناوا كان يا جندة كيدال سينور قزايا شيخانة بناوا جندة كفرسور سالانه دیگر هاتنا ورزه گرمای ناو دب هزاران ماسین بچوک و مزن درد کردن بیکو هیچ روبارک جیل نزدیکی وی گندی و وی کانی جی هبه ابدما که کو بریا چند سالانه جبو 5 سالان جید بیشن لسر هف آوا وی کانی هیچ بو لی دیگر وگرانه آوی آنکم بیشن بارانه که باش باری دیگر کانی تقینه جاره کدن ماسی دناو دا درکتنه لجا کام هبدوره و فکره ببینه کانیا گنده کفر سورال سنور قزاش شیخان اف کانی لبن وی برید درد کویتو دناوه ده زیده 3000 ماسیان هنه دیروکا هبونا وی کانیه دوی گندی دا وقتی گوتن گلکیا کفناره و بریا چند سالان کو اگر چبو ماه 5 سالان لسر ایک افکانی هشک ببو لیدگل زفرینه و آواوی جارک دی یا تجیبوی لماسیان اوه کونی القدیم دا ماسی هر تده هبون ماسی هر هبون حتی کووی دیما که وقت 2012 شک بوی حتی جارا کدی 2016 حتی 2017 اف کونیا جارا کدی هاتا و رب العالمین باران که باش دا اف کونیا هاتا وقتی هاتی و جی هم جارا کدی اف ماسیت گل هاتینه و ماسی جی حتی 3000 4000 ماسی تدانه ویکانیه که اگرچه هیچ روبارک ناکوید در دوران لی آواوی گلکی ها زلاله و هر دکه وندا وکه مام لقمان دد دیار کرن جدر جیان کرنا وانا بوید گندی دا افکونیا چری بار خونینن دیرن گلک و افکونیا جل بنوی کویدن کویدن کنترل چو بانکی در کویدن و اوی خودت آلش دنیا دونه افکونیا هی و حتی نوکه و خیر و مجی یعنی هر سروی کنی بو وریدات ما دنیا دادیا ما وخورنا ما هبونا وان ماسیان دکانیه دا با آوایک دیار سرنجا حوالاتین وی گندی و در دوران یا بدوف خدا را که شای وکه اف گنج دن دیار کرن کوان دویتوان مینات جان خواه ده گند خدا بپارزن اما گنجید وی گندی هم خو گل حش وان ماسیات کن و گل جوانن و سروشتی گندی گل که جوان گرین راستی هم نایلین کس بید وان ماسیا بگریتن یا جی چتکی لیب کردن هم خو کس ناهلیتن و راستی هم ماسیا جی گل سروشتی جان دای گندی یا کو دوی کانیه دا بویا جه سرنجو حیبتیه هبونا وان ماسین بقواره بچی کو مزند دناوه دا جبر کو آوایل بن وان کوران درد کویتو یا گریدای نینه به چرو باران و آری حسین کردستان 24
گوندی کەڤرە سوورەڵقەزە شێخان. Ez باور dikim gelek navçeyên Kurdistanê hene ku piştî derbasbûna çendîn salan ji nû re serî hildidin û dubare divegerin wexxwa yek jwana jî ev gola vê bûye ku me dîtî bi hevdûr e. Her wekê di destpêka programê de jî min bal kişanda ser wêyekê ku du tewerên me serekî hene me bidine behezkirin yek jwan jî li ser cutiyarên Herêma Kurdistanê û berheman avxwî çawa têne kirîn û hawir dekirin û hener dekirin ez bawer dikim rast bû şiyandin û anîne em jê dibêjin û ji bilî wêkê jî em ê behsa wêkê bikin ku livên werzişî yên sporê me got cîman ku holin leş ciwaniyê têne vekirin têne girtin ji ber biryarên qedexê her wiha xwe parastin ji bilî wêkê jî werzişa sibihan çawa bê encamdan zû bi zû em têne bîrawe rast e ji ber ku em dixwazin wihan bidin hûn tendurist bijîn bêguman digel Şebnim Şikûrî ku rahênera werzişî ye em ê vê danûstandinê bikin her wiha wê çend livan jî nîşanî me bide. Şebnim Xan خير هاتي چای بانی باش هەموو شتێک باشە لەگەڵ ئەوە زاچوونی والله ڕاهاتوین بەس هیوادارم کە جیهان لەو قەیرانە زۆر بەزووی دەربچێت و بەیانی باش دەڵێن بە بینەرانی پرۆگرامی ڕۆژ باش زۆر سپاس بۆ میوانداری گەلێک سپاس بەخێر بەسەر چاوم ئەوجا باسیەوە بکەین بریاری قەدەغی هاتوچۆ و قەپاتکردنی شوێنەکان بە تایبەتی وڵەکانی لەش جوانی کە هەندێک کەس هەیە بە بێ ڕاهێنەر ناتوانێت بەڵێ جوولەکان ئەنجام بدە بەڵێ وایە زۆر کەس ئەوانەی کە پێشتر لە هۆڵەکانی لەشدانی ڕازیان دەکرد ئەوانەی کە دەیانتوانی لە ڕۆژدا ڕۆشتنەکەن لە پارک و ئەوانە ئێستا ئەوە قەدەغە کراوە بۆیان و زۆر مشکلەیە لە بەرۆی کە کاتێککە لە ماڵێ دەبی ئەکتیویتی جسم دێتە خوارێ کالۆری زۆر کەم سەرف دەکەی ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە قووەتی جسم تەندروستی جسم ئەو بە تایبەت ئی دەرونی لەباری دەرونی و بێنە خوارێ پێشتر ئێستا زۆر باشتر وایە لە ماڵێک کە حرەکەت هایەک یا وەرزش هایەک بکەین کە زۆر بە جوانی هەم تەندروستی جسم ڕابگرین و هەمەوەی کە نەبێتە هۆیەوەی کە قەڵەوبی یاوەی کە لەباری دەرونیدا بینە خوارێ. من ئەوڕۆ حەزم لێیە کە باسی تابەتا وەرکاوتتان بۆ بکەم تابەتا وەرکاوت ینی لەوانەیە زۆر کەس شارەزای نەبێ. وەرزشێکە کە زۆر بە جوانی دەتوانن لە کەمترین کاتدا کالۆریەکی زۆر زۆر سەرف بکەن. پێشتر ئەگەر ئێوە مەسەن لە دەرێ ڕۆشتنتان کردبێ بە 1 سەعات لەوانەیە 455 کالۆری و بۆ 500 کالۆری سەرفکەن بەس لە تابەتا وەرکاوتدا ئێوە دەتوانن لە 1 دقەدا 15 کالۆری سەرفکەن ینی لە نیو سەعاتدا ئێوە 500 کالۆریەکە سەرف دەکەن بەڵێ و زۆر بە جوانیش دەتوانن ماسوولکەکانتان بە قووەت بکەن. بۆ شێوازەیە کە 4 حرەکە 5 حرەکە دەتوانن بڕۆن ئێوە ئەو حرەکانە بۆ 20 سانیە و هەر حرەکێکیش کە ڕۆشتن 10 سانیە ڕێست وەردەگرن لە 4 سێتدا بۆ شێوازە دەڕۆن کەواتە کۆچ بەدەست بکەین بەڵێ بادەست پێ بکەین من ئەوڕۆ ئەو حرەکانەی کە هەڵم بژاردووە حرەکەهایکە کە زۆر تایبەتە ینی بەس یەک ماسوولکە نیە چەندین ماسوولکە لەسەر یەک ئیش دەکات و دەتوانانی زۆر بە جوانی تەندروستی جەستە وەرگرن هەرچەند کە پێویستە بینەرانی عزیز یا ئەو کەسانی کە ئەو ئێستا لەگەڵ ئێمە بەشدار دەبن خۆیان گێرم بکەن ینی وەرما پێکەن لە بەرەوەی کە جەستیان ئازاری نەبێت. بەڵام نازام لێرە مەجال هەیە کە ئێمە ئەو هینە بکەین نیشام دەبا بزانین ئەو وەرماپە بە چ جۆرێک ئەنجام دەدرێت بە بێەوەی دەتوانن لە سترێچکردنێک دەست پێ بکەن یا ئەوەی کە وردە وردە پێیەکانتان حرەکە دەدەن بۆ ئەوەی کە هەندێک جەستە سەبر دەست پێ بکە بە گێرم بوون بە حرەکەتدانی پێیەکان و دەستەکانتان هەناسەگرتنتان لەبیر نەچێت لە کاتی ریاضە زۆر گرینگە کە بەلووتان هەناسە بگرن و بەدەم هەناسە بدەنە دەرێ سەبر تا پەنجەکانتان دەکێشن بۆ پشتەوە دەستان تەکان دەدەن لەگەڵی هەناسە دەگرن هەناسە دەدەنە دەرێ دەستەکان تەکان دەدەن بۆ پشتەوە سەرەوەی سینگ ڕای دەگرن یا ئەوەی کە دەتوانن بیسوڕێنن لە دەوری سەرشانەتانەوە و بلعکس دەستەکانتان دەکێشنە سەرێ هەناسە دەگرن هەناسە دەدەنە دەرێ و زۆر گرینگەکە لە کاتێککە دەست پێ دەکەین بە وەرزش ماسوولکەکانی زگ تەواو لە ژوورێ ڕاگرین دەیکێشنە پێشێ بۆ شێوازە ئەو دای دەتوانن سەبر ئەو حرەکانە بە خێرایی و سەریعتر بڕۆن
پێکانمان دەکێشینە سەرێ چون جەستەمان هێستا زۆر بە جوانی گرم نەبووە زۆری تەکان نادەین زۆری ناهێنێ سەرێ هێواش هەتا سەبر جسمی ئێمە گەرم دەبێت بۆ پێشێ پێتەکان دەدەن دەتوان دەستیشتان زۆر بە جوانی لەگەڵی بکێشنە پێشێ و بیگەڕێنەوە جێی خۆی دەتوانن پێکانتان تەکان بدەن بۆ تەنیشت من حرەکەکان نیشانتان دەدەم دەتوانن زیاتر تێدا بمێنەوە دەستی لەگەڵ دەکێشنە سەرێ و ئەو دەفێ دەست پێ دەکەن بە سترێچکردنێک چون وارماپ دوو بەشە پێک دەکێشنە پێشێ پەنجە دێنە سەرێ ئەودا پشتەوە ڕاست ڕدەگرن لە خەتێکدا خۆتان دەکێشنە پێشێ حەول دەدەن کە پەنجەی پێتان بگرن ئەگەر کە نا دەتوانن دەست لەسەر ڕانی پێتان ڕاگرن هەندێک دەمێننەوە بە هێواشی دەنگدەنکی فەقەراتان دەکێشنە سەرێ ئەو دەر لایەکەی دیکە هەناسە دەگرن هەناسەی لەگەڵ دەدەنە دەرێ و زۆر بە هێواشی دەستەکانتان دەکێشنە سەرێ هەردوو دەستان دەکێشنە سەرێ سەرشانەکانتان فیکس لە جێی خۆی ڕابگرن بمێننەوە هەندێک دەیکێشن بۆ لای ڕاست تەواو لە تەنیشتەوە خۆتان دەکێشنەوە ئەو دەفێ دەگەڕێنەوە لایەکەی دیکە دەستەکانتان دەکێشنە پێشێ زۆر گرنگە ئەگەر ئەو کەسانێک کە مشکلی فەقەراتیان هەیە ناتوانن ئەو حرەکەی بڕۆن یا جسمیان زۆر ڕقا هەندێک ئەژنۆکانیان بنوشتێنەوە بۆ شێوازە بڕۆن بۆی کە زەق نەچێتە سەر فەقەراتیان بۆ شێوازە دەست دەکێشنە پێشێ ئەو دەفێ پێکانتان دەکەنەوە ئەگەر دەتوانن دەست تا پەنجەی پێ بگەێنن ئۆکەی مەسەلەیەک نییە ئەگەر ناکە لەسەر پێڕای بگرن خۆتان بسوڕێنن تا لە پەنجەی دەست بکەن تەواوی جسم کێشنەوە هەناسە بگرن هەناسە بدەنە دەرێ بگەڕێنەوە لایەکەی دیکە بمێنەوە ئەو دەفێ لە خوارێ هەندێک ڕایگرن پێیەکانتان نزیکەنەوە دێنێک دەنکی فەقەرات کێشنە سەرێ هەستنەوە ئەو زۆر بە کۆتایی وارماپێک بوو بۆی کە وەرماپ بوو ئەوجا من دەمهەوێ باسی 4 یا 5 حرەکە بکەم حرەکەی یەکەم ئەو حرەکانی کە دەمهەوێ پێتان بڵێم وەکو ئەوە وایە کە ئێوە 1 سەعات لە جیم وەرزشتان کردبێ زۆر باشە حرەکەی یەکەم جامپینگ جاک یعنی ئەوەی کە لەسەر جێی خۆتان دەمێننەوە هەردوو پێ دەکەنەوە دەست بۆ سەرێ دەیهێننەوە خوارێ بۆ شێوازە دەڕۆن هەناسە دەگرن هەناسە دەدەرە دەرێ ئەگەر تازە ینی ریاضەتان دەست پێ کردو یان نەتان کردووە یا کەسانی کێشیان زۆرە مشکلی فەقەرات یانێ مشکلی ئەژنۆیان هەیە دەنێک پێیەکانیان بکێشن بۆ تەنیشت بۆ شێوازە هەناسە دەگرن هەناسە دەدەنە دەرێ ئەگەر ناکە هەردووک پێکەوە جامپینگ جاک دەیکێشنە سەرێ دەستەکانتان پێ دەکەنەوە دێنە خوارێ حرەکەی دووەم سکواتە سکوات زۆر حرەکەیەکی تایبەتە لە وەرزشدا چونکەینە کاتێک کە سکوات دەکەین ماسوولکەکانی زگ ماسوولکەکانی سمت پێشەوەی پێ پشتەوەی پێ هەموو ئیش دەکاتن بەڵام زۆر گرنگە کە ئەو حرەکەیە بە دروستی بڕۆین کاتێک کە دەینە سەر حرەکەی سکوات پێکانتان ئەگەمەتان هەیە ئەوە زۆر باشە بۆ ئێوەدی تایبەت دەتوانن لەسەرەوە بڕۆن ئەگەرێکم هەبوو بزانام داکەم چی لێ کردووە بەکاری بێنن حرەکەی دوای پێکانتان ئەرزی سەرشانتان دەکەنەوە وابزانن دەتان هەوێ لەسەر ئەو کورسیە دانیشن سەر و سینگتان مەدەنە خوارێ جەستە تەواوی لەسەرێ ڕابگرن لەسەر کورسیەکە خۆتان دەکێشنە دواوە دادەنیشن هێواش دێنە سەرێ زۆر کەس کە حرەکەی سکوات دەڕۆن بۆ شێوازە دەڕۆن یعنی ئەژنۆکانیان لە نوکی پەنجەی پان دەدەنە دەرێ ئەوە ئازارە بۆ ئەژنۆوە نابێت دەبێت سمتت کێشێ دواوە تەواو ئەژنۆن لە ڕێکی پەنجەی پێڕادەگری ئەگەر تازە ینی ناتوانن بڕۆن وەرزشوانێکی زۆر باش نین تا ئێرە وەرن ئەگەر کە ناتەواو تا ئەوە ئەو دەبێتە نەوەت وەرنە خوارێ سەر و سنگ لە سەرێ ماسوول کێزدەگ لە ژوورەیە وەرنە سەرێ ئەگەر زۆر جار دەبینی دەڵێن ئێمە لە ماڵە کە ڕاضە دەکەین ئەو دەمبڵ و وەزن و ئەوانەمان نیە ئێمە چۆن بڕێن ئێوە دەتوانن لە دوودانە بوتڵی ئاو بەدەستەوە بگرن لەوبەر و لەوبەر یاوەی کە یەکدانە لە پێشێ بۆ باڵانس باشەوە نیە بەڵێ بۆ باڵانس و هەمووی کە دەتوانن ینی وەزنێکە بۆ ماسوولکەکانی قۆڵ و ئەوانەش بەکاردێ بۆ شێوازە دێنە خوارێ دەگەڕێنەوە سەرێ بەڵام کاتێک کە دەگەڕێنەوە سەرێ نابێت پێ قفڵ بکەن ینی پێشەوەی کە ئەژنۆ
ڕاست بێتەوە دەبێت ڕایگرین لەبەرەوەی کە ئازار لەسەر مەفاسیلمان نەبێ ئەوە بۆ شێوازە حرەکەی سکوات بوو بە شێوەی زۆر بیسیک و نۆرماڵەکەی. حرەکەی سێوم من دەمهەوێ باسی لانچ بکەم. حرەکەی لانچیش بە کوسکوات بەشێکی زۆر لە ماسوولکەکانی جەستا ئیش دەکات بەس یەک ماسوولکە نیە بۆ زۆر زۆر باشە کە ئێستادا بتوانن بیکەن. من لێرە دەڕۆم. بە چەندین شێواز دەتوانن بڕۆن پێ بۆ پێشێ پێ بۆ تەنیشت پێ بۆ پشتەوە یا پێ بۆ تەنیشت. بۆ پشتەوە بە ماسوولکەکانی پژڕانمان پێ دەکەنەوە پەنجە لە پشتەوەی ڕادەگرن ئەوجا هێواش لەسەرەوە بۆ خوارێ بینی دوودانە پێکە دێنە خوارێ. زۆر کەس بۆ شێوازە دەڕوە ئەوە غەڵەتە لەبەرەوەی کە دیسان ئازارە لەسەر مەفاسیل ئێمە دەمان هەیە لەسەر ماسوولکەکانمان ئیش بکەین سەرتان ڕێک ڕابگرن لەسەرەوە بزانن نەفرێک پاڵتان پێوە دێنێ دوودانە پێکە لە خەتێک ئەوە لە پەنجە نایداتە پێشێ دێنە خوارێ دێنەوە سەرێ یا دەتوانن بۆ شێوازە پێی لەگەڵ تەکان بدەن و پێکەی دیکە حرەکەیەکی دیکەش کە دەم هەوێ باسی بکەم حرەکەی ماونتین کلایمبەر هێواش هێواش لەسەر دەست دێنە خوارێ تەواوی دەستە لە خەچێکدا ڕادەگرن دەنێک دەنێک پێکانتان دەکێشن بۆ زگ ئەوە زۆر باشە بۆ ئەو کەسانەی کە زگان گەورە یاوەی کە چەوریەکی زۆریان هەیە. بێگومان ئێمە دەتوانین لە درێژایی ڕۆژ باشدا جار میوانمان بی لێرە و بۆمان باس بکەین لەوانە ئێستا بە کورتی بێت ئەو جێدا بەشی بکەین لەسەر چەند بەرنامەیەک بەوەی خەڵکان خانمان زیاتر سوودی لێ وەربگرن ئەوجا کۆچ شەبنم شکوری زۆر زۆر سپاس بۆ کاتت کە لەگەڵ من بووی ئەو ئێنەرژیە خۆشە ئەو دەم بە پێکەنینە بەڕاستی ئەوە زۆر کاریگەری دەکات بە تایبەتی بەیانیان هیوادارم خەڵکیش هیوادارم بدرێن بۆ ئەنجامیان وەرگرتی بێ و بتوانن ئەنجامی بدەن. زۆر سپاس بۆ ئێوە پرۆگرامەکەتان گەلێکخواتان لەگەڵ vêce em birêje heye bidine babetên xwe û mijharên xwe yek jwanan jî piştî ku cotiyarên Herêma Kurdistanê her wek ku me behs kirî dexil û danên xwe dirûtina an ku jê re dibêjin çinîne enha rêveberayetiyên kuştûkalê yên çandiniye destkirina bi wergirtina genim li Sayloyan. Cotiyarên Sunûrê Şarazûr genimên xwe li Sayloya Seyid Sadiq datînin lêbelê biriya taqîgeheke taybet جۆرە گەنمên wan دیاری dikirin yanî دیاری dikin û piştre jî ew genim ji wan tê wergitin vêcekam hevdûre bizanbin jî ji me re hatiye amadekirin lê guhdarî bikin û temaşe bikin. ئەمەکو جوتیارانی شارەزۆر بە تایبەتی بۆ هەر دۆلمێک بڕینەوە 6 کیلۆمان لێ وەرەگیرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە نایزانین تاکەی بەردەوامەوێ و نایزانین کەی کۆتاییەت جا ئەمە بە حەقەت بۆ جوتیاری کوردستان ڕێژەیەکی کەمە ئەم ساڵ بۆ بڕی هەر دۆلمێک زیاد لە 600 کیلۆ دۆلم هەیە تەنیشی بڕێ بەرەو ژوور بەڵام لە هەمان کاتا ئێمە 96 کیلۆمان لێ وەرەگیرێ. ڕزقی ئیمساڵمان الحەمدوللا خراپ نییە و باشە ئێمە من 25 دۆلم عەز 15 تەن گەرمم هەیە سایلۆ 2 تەن و نیوم لێ وەرەگرێت وەکو جوتیاری ئێمە مەخدوورین داوا ئەکەین لە
ئەوەی کە بەرپرسە لە زەراعە لە توجارە وەزیرەکان چارەسەری کێشەی فەلاع بکەن ئەو گەنمەزیایە هەیەی چی لێ بکات. پێشتر ساڵانی ڕابردوو ئەو گەنمە ئارازەی کە ئەمڕۆ سوپاس بخوا بە هەزارەها تەن لە سنووری پارێزگای سلێمانی هەولێر و دووهۆک و بگرێت لە عێراقی شەیە لە ئەنجامی 25 تن گەنمی بنەتۆ بووە کە تەسلیم دەست ئێمەیان کردووە و بە ساڵانێکی زۆر کەم توانیمان نیسبەتێکی زۆر ناجیح و زۆر باش بگەێنینە و ئاستە بەرزەی کە ئەمڕۆ هەم حکومەت لێ رازیە و هەم زۆری ئاردەکە و نیسبەتی نیشاستەیەکی بەرزی چاکی تایە و ئەو گەنمە باشە بەرهەم هات. هەروەکو مامەژە پێکرێمە بەحسە بەرهەمێ نافخۆیی بکەن بەحسە ئانین و شیاندنێ بکەن هاوردە و هەناردێن هەرێما کوردستانێ بێگومان بەرهەمێن نافخۆیی تێرە دانیشتوێن ئان کۆڕۆنیشتوانن هەرێما کوردستانێت کە کوردستان پێویستی بە ئانینێش دەرەوەی وڵات چنە ئەو پێداویستیان کو لەوێ دەرێ پەیدا دەبن وێن و پێویستەش دەرەوە بینن بێگومان دیگەل برێز شێخ مستەفا عەبدوڕەحمان کو بخوا سەرۆکەیەکێتیە ئانین و شیاندنە کوردستانەیە لە باژارە سلێمانیە و دیگەلمە بێ بەیانی باش برز دەنگێتە خۆشک نەهاتە من ئەگەر دووبارە بەیانی باش بەیانی بەڕێزیشتان باش ژیان باش بەیانی بەڕێزیشتان باش ژیان باش زۆر خۆشحاڵم کە لەگەڵ منی ئەمڕۆ لەسەر ئەم مژارە کە چەندین ڕۆژە لەسەر سوۆشیال میدیا و لە ناو خەڵک و لە ناو جۆتیاران بە تایبەتی باس لەو مژارە دەکرێتن باسی هەناردە و هاوردەکردن دەکرێتن باسی بەرهەمی خۆماڵی دەکرێتن هەر کەسێک دەڵێ بە پشتیگیری لە بەرهەمی خۆماڵی دەکەین بەڵام سیر دەکەی لە مارکێتەکانەوانە هەموو بەرهەمی دەرەوە دەبیندرێ ئەگەر بەداتا پێمان بڵێ ئێستا ئاستی هاوردە و هەناردەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بە ناوی خی گەورە هاوردە و هەناردە واتە ئێمە بەس هاوردەمان هەیە هاوردە لە وڵاتانی دراوسێ وڵاتانی دەرەوە دەکرێت و ساڵانە بە بڕی زیاتر لە 20 ملیار دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لەگە وڵاتانی دەرەوەدا دەکرێت و زۆرترین کاڵاکانمان لە وڵاتە دراوسەکانەوە کە بە زووترین کات دەگات و پاشان لە وڵاتانی سین و وڵاتانی ئەوروپاشەوە کاڵامان بەدەستدا دەگات. باشە لێ بداتا چنە ئەو بابەتانە چین بە تایبەتی کە لە دەرەوەی وڵات هاوردەی هەرمی کوردستان دەکرێتن بە تایبەتی خۆرا گەرباس بکەین. ئەو کاڵانەی کەوە بەڵێ ئەو کاڵانەی کەوا دێتە هەرێمی کوردستان بە دەرەجەیەک خواردەمەنیە کە ئەوە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیە بۆیە بە دەرەجەیەک ئێمە خواردەمەنی هاوردەی هەرێمی کوردستانەکەین و پاشان کەرەستەی بیناسازی و پێداویستی ناوماڵ و جلوبەرگی هەموو جۆرێک مناڵان و پیاوان و ئافرەتان و باقی تر شتەکانی تر بە تەدریجی ئێمە هاوردەی هەرێمی کوردستانیەکەین. جۆتیارانی هەرێمی کوردستانت بینی؟ من گوێم لێی بوو بەڵێ چیتان هەیە بۆیان کە تەماتەکانی خۆیان فڕێ دەدەن پلانتان چییە؟
بەڕاستی ئێمە دوو ڕۆژە ئەبینین کارەساتە کە هەرێمی کوردستان بەڕاستی ئەتوانێ بەرهەمی خۆماڵی خۆمان وە بەرهەم بهێنین و توانین ئێمە لە بواری کشت و کاڵدا گەشەی پێ بکەین بتوانین دەورێکی کاریگەر بژێڕین بۆ بەرهەمی خۆماڵی خۆمان. بەڵام بەڕاستی زۆر مەئاساتێکی گەورەیە کە ئەو بەرهەمە جوانە بینین ئەڕژێتە ناو سەرجادەکانی هەرێمی کوردستان. ئەمەش پێویستە دەستگیری جوتیاران بکرێ بۆ ئەوەی ئەو بەرهەمەیان بۆ ساغ ببێتەوە و وەهان بدرێن بۆی کەوە ساڵانی زیاتر بەرهەم بهێنن. ئەگەر هاتوو نەتواندرێت دەستگیریان بکرێ لەوانەیە بێ ئەمەل ببن نەتوانن ساڵێکی تر و ساڵانی ڕابردوو ئەو بەرهەمە جوانە و بەرهەم بهێنن. بۆیە هەم بەڕاستی واجبی سەرشانی هەموو لایەکە هەم حکوومەت دەم ڕێکخراوە ئابوووریەکان کە بتوانن بە بازاڕکردنیان بۆ بکرێت لە دەرەوەی وڵات و بتواندرێ بە شێوەیە کە ئەم بەرهەمانیان لێوەربگیرێ لە بەڕات دابدرێ تاکو بە تەدریجی بە شێوەیەکی لەسەرخۆ بخرێتە بازاڕەوە. چونکە ئەگەر هاتوو بە شێوەیەکی بەرفراوانی و هەمووی بەیەکەوە بچێتە بازاڕەوە لەم ڕۆژەدا تەقبول ناکرێ. چونکە وەکو ئەبینین بە تایبەتی ئەم ساڵ کە لە بینی شارەکانە هاتوو چوە ڕاگیراوە ناتواندرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ساڵان بازرگانی و بتواندرێ ئەو کاڵانە بنێردێتە خواروی عێراق. پێویستە حکوومەت هاوکاری جوتیارەکان بێت. باشە لەسەر vê mijarê û ji nava bajarê Hewlêrê an ku nêzik li xebatan bêjin zêdetir hoşmend Sadiq qefkarê min wê hazir bibe okey gelek başa wê hazir bibe da ku ser vê mijarê zêdetiran baxivin ji ber ku vê derê li aliyê helwê gelekî hadîtên ku çawa cotiyaran temateyên xwe an ku bacanên xwe yên sor avêt bûn vêce wek wê ke basit kir ke helbigîre ew babatana ew سەوزە و میوە کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت لە ناو سەلاجەیان شوێنی تایبەت ئەوجا چۆن بازارسازی بۆ ئەم بابەتانە پەیدا بکرێت لە هەرێمی کوردستان لە ناو بازارەکەدا. ئێمە پێویستە بە بازارکردنیان بۆ بکرێ لە ناو هەرێم لە دەرەوەی هەرێم لە شارەکانی عێراق و هەوڵ بدرێ لە دەرەوەی عێراقیش بە بازارکردنی بۆ بکرێ و ڕێگە خۆشی بۆ بکرێ بۆ ئەوی کەوا بتواندرێ چۆن ئێران ئێستا هەموو کاڵەکانی ئەباتە ئیمارات بە زۆری لە دووبەی بازارکردنیەکی باشی بۆکە و بەرهەمەکانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەوێ ساغەکاتەوە. ئێمە توانین بۆ ئیمارات بنێرین و توانین بۆ وڵاتانی تر بنێرین بۆ خلیج کە ئەوانە لەوێدا لە کشت و کاڵدا دواکەوتون ناتوانن بەرهەمێکی وا بەرهەم بێنن خاکەکەیان بە پیت و بەرەکەت نییە وەکو هەرێمی کوردستان. بۆیە پێویستە ئەم بە بازارکردنە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکرێ و ئەگەرەوەش نەکرێ لەم کاتەدا وەکووتم ساردکەرەوە واتە بەڕادیان بۆ دابدرێ بتواندرێ بە شێوەیە هاوکار بن تاکو شتێک ئەو کاڵایانە و ئەو بەرهەمە ناوخۆیەمان لە ناو بەڕادەکانە دابدرێ کاتێکی تر کاتێکەوە تەماتەکەمە بێ بەرهەم نامێنێ بخرێتە ناو بازار هەم پارەی باشەکات هەم پێویستمان بە بەرهەمی دەرەکی نابێ. چونکە ئێمە ئەگەر هاتوو ئەم بەرهەمە لەم کاتەیە کەوا بڕاستی زۆرە بینێکی تر چەند مانگێکی تر ئەو بەرهەمەمان نامێنێ ئێمە نائیلاج ئەبێ بەرهەمی دەرەکی بێنین بۆ ناو هەرێمی کوردستان و بەگران بە پارێکی زۆریش ئەخرێتە ناو بازارڕەوە. برێز بەڕاستی پێویستە هاوکاری جوتیارەکان بکرێت. ئەو زۆر پێویستە. ئەگەر باس لەوە بکەین ئەو کاڵە و بابەتانە چین کە لە کاتی دیاریکراودا لە هەرێمی کوردستان هەناردەی پارێزگاکانی تری عێراق ناکرێتن. لە کاتێکە کە بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم هێندرێ وەکو تەماتە و هەنار و خەیار و هەموو جۆرێک ئێمە ئەتوانین ئەو کاڵانە بنێرینە خواروی عێراق. ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی ئێمە ماشەڵڵا زۆرن چونکە وەکووتم
بەرهەمی خۆمان لە خاکی بە پیت و بەرەکەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستە و خۆ بەرهەمەکان ئۆرجناڵن و بەرهەمێکی بێ کیمیاویە و زۆر مەرغوبە هەم لە ناو عێراقم لە دەرەوەی عێراقیش. ئێمە لە 2009 لە قەری عالەمی لە دوبەی بەشداریمان کرد. ئەو قەری عالەمی هەموو ساڵێک ئاکرێتەوە، هەموو وڵاتان بە بەرهەمی خۆماڵی خۆیان بەشداری ئەەکەن. ئێمە بەشداریمان کرد بە هەناری کوردستان و زۆر لە بەرهەمەکانمان برد، مێوژ و باسوق و سوجوق و هەموو جۆرێکمان برد. من ئەم نمونەم بۆ ئەوەیە کە لەوێ ئەو بەرهەمانەی خۆمان کە پیشاندا و عرض کرد، خەڵکانێکی زۆر حەزیان کرد کە ئەو بەرهەمە و ئەو کاڵانەی کە لە هەرێمی کوردستانەوە دێ ئەوە زۆر گرنگیان پێدا. ئەمەش بۆ ئەوە بووکەوە کیمیاوی پێوە نەبوو، واتە ئۆرجناڵ بوو، تام و چێژێکی تایبەتی خۆی هەبوو، بۆیە زیاتر مەرغوبتر بوو لەو وڵاتانە. بەڵام بەداخەوە ئێمە لەو کاتەدا کە داوامان کرد ئەو بەرهەمە زۆرە نەبوو لە هەرێمی کوردستان تابی بینە ئیمارات. نقڵکردنیشی زۆری تێچێ بێگومان بە تیارە ئەگەر ببردرێ پارەیەکی زۆری تێچێ. بەرێ مارکتینگە کە گەلک باشی ژێرە دوێ حتاکو و خەلکێنوان وڵاتان ئاشناییوان بەرهەمان ببن. برس شێخ مستەفا لەگەڵ من بمێنە چونکو هەروەکو باسم کرد هاوکارمان هوشمەند سادق لە هەولێر لەگەڵمان دەبێت تایبەت لەسەر مژارە تەماتەی جوتیارێن هەرێمان کوردستانێ. هۆشمەند بەیانی باش وابزانم نزیک علوەی لە علوەی ئەوجا تەماتەش لە پشتەوە دیارە هێشتا ماوە هەموو فڕێ نەدراوە، هێشتا هیوا هەیە کە بازارێک بۆ پەیدا ببێ لای جوتیاران. دیارە دەنگ ناچێژ هۆشمەند کاتان باش بەڵێ بەڵێ ڕۆژ باش کەرم من ئێستا لە قەزای خەباتم لێرە دوایەوەی کەوا جوتیاران بەرهەمەکانیان بۆ ساغ نەبوویەوە، ئەمەش یەکێک لە کێشەکانی جوتیاران بوو. بۆیە خێرخوازە بەناوی شێخ باس توانی بەڕیاری داوەکەوە لە سنووری قەزای خەبات تەواوی بەروبوومی تەماتەی جوتیاران وەربگرێتەوە و وەکو خێرخوازێک بەسەر کەمپەکان و سنووری قەزای خەباتدا دابەشی بکات. نەمێ زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆسەیە لەگەڵ کوێستان ئەحمەد قایمقامی قەزای خەبات گفتوگۆ بکەین. کوێستان خانە بکاتر باش. ئێستا دەستان بە وەرگرتنی پرۆسەی ئەو تەماتانە کردووە، تا ئێستا چەند تەماتە وەرگیراوە و دەتانەوێ تاکە بەردەوام بێ و نرخەکەی چۆنە بە چەند وەرگیراوە؟ سپاس بۆیەوە طبعا سپاسی خێرخواز کاک شێخباز دەکەین کە لەسەر پێشنیاری خۆی سپاسی پارێزگاری هەولێر دەکەین کە هاوکارمان بوون لەم پرۆسەیە. لە دوێنەوە ئێمە ئامادەکاری باشمان کردەوە وەکو خۆتان دەبینین لە کاتژمێر 5:30 بەیانی ئێمە لێرە بووین لەگەڵ تیمەکانمان بە وەرگرتنی تەماتەکە. نوێنەری خێرخوازەکە لێرە بوو تا ئێستا 2 ساعت و نیوە نزیکەی 50 تەن وەرگیراوە و ئەمڕۆ چاوەڕێ دەکەین هەر چەند تەماتە بێت وەردەگیرێ. احتیمالە 75 تەن بتوانین وەرگرین ئەمڕۆ، هیچ تەماتێک ناگەڕێتەوە. لێرەوە نرخی تەماتە بەرز دەبێتەوە تا حدێک و دوای ئەوەش ئەو خێرخوازەوەی کردووە کە خەڵکێکیش ئیسفادەی لێ بکات. ئێمە ئەوە دەبینە کەمپەکان و ئێستا لە کەمپی کەورگۆز دابش دەکرێت و هەروەها دوای ئەو کەمپی دارەشەکران و دوای کەمپەکانی تر ئەگەریشی هەبوو شوێنەکانی تریش ئەو گەڕەکانی کە پێویست بێ بۆوانش دابش دەکەن لە سنووری قەزای خەبات و ئەم پرۆسەیە 2 ڕۆژ سندوقی بەڵێ پێشتر بە 1750 بوو، ئەمڕۆ بە 3 قات ینی 3000 وەردەگیرێت لە جوتیارەکان و لە هەمان شوێنیش بە کاش پارەکەی خوان وەردەگرن. پرۆسەکە تا چەند بەردەوامە بێت لە چەند ڕۆژ لە سنووری قەزای خەبات وەکو زانیاریمان هەبێت لە شوێنەکانی تریش لە ڕۆژانی داهاتوو بەردەوام دەبێت و لە ئێستادا تەنها تەماتەیە. لێرە ڕاستەخۆ پارەکان نەدێت؟ بەڵێ لێرە پارەکان نەقد وەردەگرن، لێرە کاش وەردەگرن، پارەکە لای کۆمپانیا و لە لای خێرخوازەکەەوە پێیان دەدوێت. لە سنووری قەزای خەبات چەند زەوی چاچێنراوە بە تەماتە؟ 502 زەوی چاندراوە بە تەماتە لێرە. سپاس بۆیەوە. گوڵستان سەبارەت بە بەرزبوونی نرخی تەماتە دوایەوەی کەوا ئەمڕۆ پرۆسەی وەرگرتنی تەماتی جوتیارانی قەزای خەبات دەستی پێکردوەوە خێرخوازەوە و دواتریش بەسەر کەمپەکاندا دابش دەکرێت. هەر ئەمڕۆژ نرخی تەماتە لە ئەلوەکەی ئەلوێ هەولێر بەرز بۆتەوە، نرخەکەی بەرەو بەرزبوونەوە دەچێت لەبەرەوەی ئێستا ناچێتە ئەلوە لێرە دەکڕێتەوە و ڕاستەوخۆ بەسەر بڵین کەمپەکاندا دابش دەکرێت وەکو لایەنێکی خێرخوازی. بێگومان دەستەوە ساغبێ هەوڵێن تاکە کەسینە لەسەر ڕاستی بچێکی هێورکردنا جوتیارن هەرێما کوردستانی و پەیداکردنا بازارێکی ژوارە دەست خۆش هەفکارە من هۆشمەند سادقش باژارێ هەولێرێ خەباتە دیگەن من بووی ئەو جەبرز شێخ مستەفا گەر باس لەوە بکەن جاران
ئاوی تەماتە لە ماڵێ دروست دەکرا شلە لە ماڵێ دروست دەکرا هەمووی ئێستا لە قوتودا دێتن ئەوە یەکێکە لە هۆکارەکانی بڵێن کەمبوونەوەی بازاری بەرهەمی خۆماڵی بە تایبەتی تەماتە کە کاتێکی دیاری کراوی هەیە بۆ ئەوەی ئاوی تەماتە دروست بکە لە ماڵێ من پێم خۆشە پێشەچی شتێک بخەمە ڕوو ئەویش ئەوەیە گرنگیدان بە کارخانەی استراتیجی سەرفکردن و بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی خۆمانە بۆیە ئێمە ئەبینین کە لە کوردستاندا کارخانەی استراتیجیمان نییە یان گرنگی پێ نەدراوە هەندێک کۆسپ و تەگەر هاتۆتە ڕێگەی ئەو کارخانانەی کە هەیشن لە کوردستاندا بۆیە کە ئێستا زۆربیان لەگەڕ کەوتون ئەگەر هاتو ئێستا ئەمە ببینین چەند کارخانەیەکی دۆشاوی تەماتەمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر گرنگیان پێ بدرایە و ئەگەر هات و زیاتر هاوکاری بکرانایە ئێمە ئێستا تووشی ئەم کارەساتە نەبووینکەوە جوتیاران نەتوانن تەماتەکانیان بە بازار بکەن بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ هەوڵ بدرێ کە گرنگی بە کارخانەی استراتیجی بدرێ و ئەمەش ئەو کۆسپانەی کە هاتۆتە ڕێگەیان چارەسەر بکرێ من پێم خۆشە لە تەلەڤیزۆنە بە ڕێزەکەتانەوە هەندێ تێبینیاتی خۆمان بخەینە ڕوو بۆ ئەوی کە حکوومەت یاریمی کوردستانم تێبینیانەتانە بە گرنگ وەربگرێ بۆیە بتواندرێ کارخانە استراتیجیەکان زیاتر گرنگیان پێ بدرێ و بتوانین ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان لە میانەی ئەو کارخانانەوە زیاتر وە بەرهەم بێنین و بتوانین ئێمە گرنگی بە بەرهەمی خۆماڵی خۆمان زیاتر بدەین بۆیە ئەو کۆسپانەی کە هاتوۆتە ڕێگەی ئەو کارخانە استراتیجیانە یاخود نەتواندراوە زیاتر ببێ و ژمارەی کارخانەی استراتیجی زیاد بکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا حقیقەتەن کارەبا وەحدەی کارەبا بە 130 دینارە ئەو وەحدەی کارەبایە زۆر گرانە حکوومەت یاریمی کوردستان بەڕاستی پێمان باشە کە چاوێ بخشێنێتەوە بە نرخی کارەبادا بۆ ئەوی کەوا بتواندرێ کارخانە استراتیجیەکان زیاتر گرنگیان پێ بدرێ و دڵیان پێ خۆش بێ کە سوودمەند بن زیاتر پاشانەوەیەکەوە ئەبینین خەڵکێک کە هەوڵ ئەدا بۆ مۆڵەتی کارخانەی استراتیجی ئەوەندە ڕۆتینیا دێتە ڕێگەی لەوانەیە زۆر لێ بێتاقەت بێ نەتوانێ کە ئەو کارخانەیە دروست بکە و ساڵانە کەوا پارەی ئەرزانەی ئەو زەوی کە پێ ئەدرێ گرانە و تا ئەوەژە بێتە هۆی کۆسپێک کەوا ئەو کارخانەیە بەردەوام نەبێ بۆیە بەڕاستی ئێمە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی کوردستان هەموو جارە تێبینیەکانمان بەرامبەر حکوومەت وتووە وەخستومانەتە ڕوو و هەوڵمان داوە کە لەگەڵ لایەنی پەیوەندیدار بتوانین ئەو کۆسپ و تەگەرانە چارەسەر ببێت تاکو گرنگی بدرێ بە کارخانەی استراتیجی و ئێمە بتوانین لە میانەی ئەو کارخانە استراتیجیانەوە بەرهەمی خۆماڵی خۆمان زیاتر و بەرهەم بهێنین و ئێمە وەکو هەرێمێکی بە کاربەر نەبین هەمرێمێکی منتج بین باشترە چونکە بەڕاستی بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەمێکە زیاتر گرنگی پێدرێ و زیاتر تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە بۆ سوالەکەی بەڕێزیشت دۆشاوی تەماتە ڕاستە ساڵان هەر کەسێ لە ماڵی خۆی ئەیتوانی دۆشاوی تەماتە دروستکە و تەماتەکەی خۆی بەکاربێنێ و بازاری بۆ خۆی دروستە کرد بە و دۆشاوە بەڵام بەڕاستی ئێستا وەکو جاران نەماوە زیاتر تەکنۆلۆژیا پێشکەوتووە دۆشاوی تەماتە بە نرخێکی هەرزان ئەخرێتە بازارەوە ئەوە نەماوە خەڵکێک هەوڵی پێ بدرێ بۆیە ئێمە بێمە هەوڵ بدەین لە میانەی ئەو کارخانە استراتیجیەمانەوە بتوانین ئەو دۆشاوە تەماتەیە هەرزان بوەستێ منافەسەی ئەو دۆشاوە تەماتانەی وڵاتانی دراوسێ بکە کە دێت هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا زیاتر ئەو دۆشاوە تەماتەی خۆمان زیاتر سەرف ببێت دەست خۆش و گەلێک سپاس برزێ شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکەیەکی چیە شاندن و ئانینە کوردستانی کوژ و باژارە سلێمانیە تدگەل من بووی مالی ئاوا و بهێویا ڕۆژێکە خۆش و تەندروست بێ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بێجێم بن بەحسە بێگومان ئەگەرم بەحسە تۆڕێن جوواکی بکەن گەلێک هاشتاگ هەبوون لەسەر تویتەر ئەگەرم بەحس بکەن چالاگەوان لەسەر
فیسبوکی و هر جهه که هر کسی که هول ده کو بجن برهم خمالی آنکو بکرن تماتا یان جوتیاران و آوا باجانا چکن آوی تماتا بکن دوش آوی تماتا وجا گلک خلکی چکر بوجی براستی دنوا مالن خودجی دیاری کربون کوچا مرصفن خودانینا بر طابقه بر روجه حتی کو دوشاو تماتا آنکو آوا باجانا چه بکن لیلادی کدن نوچه گلک گرنگ هبو لجنوا کنسولخانه امریکی و کو حتی بلاف کرن و اگر و شوپان دبیجی لسر تورنجواکی کردستان 24 جی هاتو بلاف کرن اوجی کو برز ستیو ویگن کنسوله چکیش مروا گرینه کنسوله گشتیه امریکا الهولره ده پیام کده کو ده پیجا فرمیا کنسولخانه امریکی دل هولره هاتو بلاف کرن دبیجه کو ده چند روزین بده او ارکی خواب داوی بین الهولره و هولره در کویش کردستان در کوی کنسول امریکا ده پیام خدا کو به کردی جین ویسان بو هر و انگلیسی جی آماده کاری دیگهش با کو به گرم مولات خود بجاجی کو اف 2 ساله از الفدره وک مال خوال هولره تماشا دکم و دبینم یعنی وقتی خوش در باز کربون نزدیک هفته فوتوجی بلاف کربون اللي سر فيسبوك كارو چالاکین خواهی کو 2 سال در باز ویده انجام دابون و کردستان گریا بو و سردان گلک جهان کربو پیامک خوش جوه درش کردستان دبا و دبگره ولات خوا کیف خوشیک جی د پیام دوی ده هاتا هست بکرن درباره چونویج هرما کردستان گوت چند روزن بدجی و کنسول تازه لهولیر دست به کار خواب که به وی اوایجی از باور دکم دم ما بسر هفته هاتم گهانه داویا روز باش ایرو سباجی دگل ودبم و جا بچندین بابت هم جار وقت می بمنید نواخیر خوشیده و خاطره